بەچل هزار هەتا 45,000 دەفرۆشم. یعنی ئەو شانە بەچلی هەتا 45 دەفرۆشم. وەرزی بڕینەوەی مێشە هەنجینە یاخود وەرزی کۆکردنەوەی ئەو بەرەمە هەنجینەیە کە بەرەمێنەرەکانی هەنجین دەست دەکەن بە کۆکردنەوەی و هەنگەکانیان دەبرنەوە. لە گوندی تۆپزاوین لە سنووری قەزای کۆیە خاوەنی مێشەکە ئەمڕۆ دەستی کردووە با بڕینەوەی مێشە هەنجینەکەی و کۆکردنەوەی بەرهەمی هەنجینی ئەم ساڵیان. کاک سەفین سڵاوت لێبێ و هەنجینەکەتان بەرەکەتدار بێ ئیشەڵڵا. سەلامەت کاک بەخێر بن. زۆر سپاس دەکەم. پێم بڵێ بەرهەمەکەتان چۆنە ئەمساڵ بەگشتی بەرەمی هەنجین چۆن بوو؟ لەخوای گەورە بە زیادبی حەمد و سەنای دەوێ بۆی ئەو کەشوهەوە جێگیری ئەو سار کە هەبوو زۆر باشە لەخوای گەورە بە زیادبی هەنجینەی تا ڕادەیەک باشمان هەیە الحەمدولله. ئەم هەنجینە تەواو سروشتیە 100% سروشتیە چکە ئەمە هیچ هەنگەوان نابی ئەگەر چکە زۆری خەڵکە هەنجینی دەکڕی زیاتر لۆ دەرمان بەکاری دێنی ئەمادەم لۆ دەرمانە دەبێت لەگەر سروشتەکەی خۆی هەنجینەکە بێتەوە نابی هەنگەوان هیچ دەستکارێکی بکە. فقط ئەوەندەکە ئەمە ئیتارەکانی لۆ زیاد دەکەین چاودێری دەکەین لە نەخۆشیەکان ئەگەرنا ئەو شیل و ئەو شان و ئەو دروستکردنا هەر هەمووی تایبەتە بەخۆیەوە. زۆر باشە پێم بڵێ کەسێک شارەزان نەبێت لە بازار بێوێ هەنجینێکی سروشتی بکرێت چۆن بتوانێت جێ بکاتەوە لە هەنجینێکی ساختە؟ هەنجینی سروشتی 100% بۆن و بەرامەی تایبەتی خۆی هەیە. لە خواردنیش ئەوانێک کە هەنجینی زیاتر بابرین دەخۆن و ئیسعمال دەکەن ئەوانە هەنجینی باش دەناسنەوە بەرام خەڵکێک کە لە ئەوەلی بی یان سەرەتای بی هەنجینی ئەسڵی کە دەی خۆی وەکو بری ڕەنگەکەی هەندێک لە کاتی کە چاقوی لێ دەدەی هەندێک ڕەنجی مردیە یعنی درەوشاوی تێدانە چکە ڕەونەقی شەکراوی تێدا نیە. ئەوە یەک حالەتی دوێمیان کە دەی خۆی ئەسیدی تێدایە مادەی ئەسید و خاوێنکەرەوەی تێدایە هەز دەکەی ناوزارت خاوێن دەبتەوە یعنی ئەوەش یەک لە سیفاتەکانی دیکەیە. دەنا ئەگەر بتەوێت مەسەڵەن هەنجینێکی 100% و بە سروشتی بکڕی بەڕاستی دەبی شارەزایت لەگەر هەنگەوانەکەی هەبی ئاشنایت لەگەری هەبی سیقەت پێبی ئەوە یەک دوایە لە ڕێی کودەرەی تاقیگەکانەوە وەڵاهی لە کوردستانیش الحەمدولله دوسێ تاقیگەی لێیە بەرا ئەمن حەز دەکەم یعنی لە ڕێی بەرنامەکەین گۆشەوە ببتە ئیزباری یعنی هەنگەوان سارانە مەسەلەن تێستەی لە هەنجینەکەی خۆی بالەوە تاقیگانە یعنی شەهادەکەی پێبی ینی خەڵک کەرەی دەکڕێت تەماشا شەهادەکەی کاخۆ ئاساییە بزانی کوالەتی هەنجینەکەی چەند بەرزە ڕادەی ئاوی چەندە ڕادەی شەکرەکانی چەندە سەوریەکانی چەندە ئەوە پێشکەوتنەکی جوانیشە زۆر جوانیشە ئیشاڵڵا ئەوەش ڕێکەوی زۆر باش دەبی. ئیشاڵڵا پێم بڵێت و چەند زۆر مێشت هەیە و بەرەمی ساڵانە چەندە بەگشت؟ وەڵی ئەمن دوو جۆر هەنگ بەخێ دەکەم هەنجی کارنێکا و هەنجی کڕنۆڵی. لێرە لەگەر کەش هەوای دەوروبەری کۆی و منتیقەی ما بابرین کوردستان وڵای بەعام بەرام خاستان منتیقی کۆی چکەم شارەزاین زۆر لەگەریانە زیاد لە 25 ساڵە زیاتر هەنجی بەخێ دەکەم. ئەوەی کە لێرکوانە زۆر ئینتاجی هەبی کارنێکایە دوایە کڕنۆڵیە ئەو دوو سیفات و ئەو دوو ڕەچەلەکە هەنگە گەلەگەلک کوالەتیان باشە بە حکومی قەبارەی هەنگەکان گەورەیە شیلەمژیشیان درێژترە یعنی شیلەی زیاتر لە گوڵەکان سوود وەردەگرن لەوەی کە چەند ساڵە ڕەچەلەکەی خراپمان هەبوو ورد بوو. زۆر باشە کاک سەفین تۆ دڵی هەنجینەکەم تەواو سروشتیە بێگومان خواستێکی زۆری لەسرە لە بازار دەیفرۆشی یا زووتر دۆست و هاوڕێ پێ دەڵێن کە ئەم هەنجینەت بۆ دابنێت چونکە تەواو سروشتیە. واللهی بە حکمی ئەوەی ساڵانەی زۆرم نەویشەی دەکەم ئاشنایەتێکی یەکجار زۆرم لەگەر خەڵکی دروست کردیە لەخوای بە زیادبی هەتا ئێستا باشن الحەمدولله جێی سێخە متمانەی خەڵچین زیاتر ئەمن لەمارە دەفرۆشم نایدەم هیچ دوکاندارێکی نەوەڵڵی هەر لەمارەوە ئەرێ وەڵا لێیان دادنێ مزاهەیە زوودی هەیە درەنگتر دێ بەزگرین گەوەی ئەمە هەنجینەکانیان لێ دادن بە قورعان عادەتەن هەنجین ئەمن قەت تموحی زۆرم نەبووە یعنی 8,000 90,000 100,000 ئەوانە هەمووی مبالغەی هەنجینیە ئینسان دەبی تۆزە ویجدانیشی هەبی هەنجین وەزنی زۆر قورسە شتێکی کەم چیلۆیەکە پێکەوایە یعنی ئەتو ئەمن ئێستا لۆ خۆم بە 40,000 هەتا 45,000 دەفرۆشم یعنی ئەو شانە بە 40 هەتا 45 دەفرۆشم 40 هەتا 45 زیاتر نییە شیلەکەی 40 هەتا 35 یعنی بەس ڕاوەکەشی زیاتر ئەمن نافرۆشم تموحیشم نییە زیاتر بۆ معنایش نی هەنجینەکەمان عیبداربی لەخوای گەبەر لێ بە زیادبی هەل لە خۆمان دەزانین کوی پەروەردە دەکەین زۆر سیقەمان پێەیە دەیدێنە هەر هەموونەوە ئەوانەی کە زۆر خەڵکی دەرەن نەخۆشم یان مەسەلەن ناوێرمیان کەمە سوکەریەکەم هەیە ئەویش بەڕێژەی کەم بخوا زۆر ئاساییە هەر زۆر تەبیعیە خۆشەویستی بەرەکەتدار بێ ئەمە قسەی ئەم هەنگەوانەیە وەگە باسی کرد هەنجینەکەیان تەواو سروشتیە وەک خۆی ئاماژە پێدا
کە دەبێت کڕیار لەگەڵ کەسانی شارەزا بچێ بۆ ئەوی بتوانێت هەنجوینی سروشتی و هەنجوینی تر جیاب بکاتەوە وەک ئەوتی هەنجوین بەم شێوەیەش گران نییە کە ئێستا مبالغەی تێدا کراوە وە خۆیوتی هەنجوینەکە من تاوا سروشتیە بەڵام لە دەوری 35 تا 10,000 دینار دەیفرۆشێت.